سلااوتان لێ دیارە لە هەژدەی مانگەوە کاروانی زیارەتکارانی ئێرانی بە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لێوێشەوە بەرەو شاری هەولێر و دواتر بەرەو شارەکانی کەربەلا و نەجەف بەڕێ ئەکرێن. لێرە لە هاوینەواری کانیمارانی سەرپەرشتیاری دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران و سەرپەرشتیاری تیمی زیارەتکاران بەڕێز مەسعود باتێلی میوانی زاری کرمانجیە. کاک مەسعود سڵاوت لێبێ، ئەگەر بۆم باز بکەی لە هەژدەی مانگەوە کاروانی زیارەتکارانی ئێرانی هاتوون، ئامادەکاریەکان چۆن پێشوازی کراوە؟ ئایا زیارەتکاران ڕازین لەو پێشوازی کە ئێوە ئەو پلانای داتانناوە؟ بەڵێ بەخێر بن لەسەر چوان. لە دوایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا زیارەتکارەکانی ئێرانی بە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران و هەرێمی کوردستانەوە سەردانی شوێنە پیرۆزەکانی نەجەف و کەربەلا بکەن، لیژنەیەکی باڵا لە هەرێمی کوردستان پێک هاتووە لە گشت دام و دەستگا حکوومیەکان و وەزارەت پەیوەندیدارەکان. ئەم لیژنەیە هەستاوە دەست بە ئامادەکاریەکانی کردووە، چەندین لیژنەی لاوەکیان پێکێناوە، لیژنەی تەندروستی، لیژنەی گواستنەوە، لیژنەی ئەمنی، لیژنەی فریاگوزاری گشتی لەگەڵ هەموو ئەو دام و دەستگاکانی کە بەشدارن لە پرۆسەکەدا. بۆ ئەمە بەستە چوار وێستگەی سەرەکیمان لە هەرێمی کوردستان دیاری کردووە بۆ پێشوازیکردن لە زیارەتکارەکان. وێستگەی دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەگەڵ وێستگەی کانیماران لەگەڵ پیشانگای نێودەوڵەتی هەولێر لەگەڵ بازگەی شێراوە. وەکی دەستپێکی پرۆسەکە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە دوای ئەنجامدانی ڕێکارە ئەمنیەکان ئێمە بۆ ئەوەی سرعەت و خێرایی بە کاروبارەکانیان بدرێت زیاتر لە 55 گەیتی کۆمپیوتەری جیاوازاتمان داناوە بۆ ئەوەی پرۆسەکە بە خێرایی بەڕێوە بچێتن. لە ماوەی کەمتر لە یەک خولەکدا مۆری دخولی بۆ زیارەتکارەکان دەدرێتن. هەروەها بە مەبەستی گواستنەوەیان ئێمە دوو تیمی گواستنەوەمان دیاری کردووە بە سەرپەرشتی گواستنەوەی سۆران و گواستنەوەی هەولێر کە نزیکەی زیاتر لە 3000 کۆستەر و پاس بەشدارن لە پرۆسەیەدا. قۆناغی یەکەم لە حاجی ئۆمەران بە هەولێرە، قۆناغی دووەم لە هەولێر بۆ ئەلحوسێنیەی بەغدایە. جگە لەوەش لە ناو ڕێگادا ئێمە چەندین تیمی هاوبەشی فریاگوزاریمان پێکێناوە لە دام و دەستگا پەیوەندیدارەکانی ئاسایش، بەرگری شارستانی، هاتوچوو، تەندروستی لەسەر ڕێگاکانی کە ئەم زیارەتکارەکان بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕن لە ناحیە و قایمقامەکانی سەر ڕێگا بڵێن لە حاجی ئۆمەران، لە چۆمان، لە سۆران، لە خەلیفان، لە حەریر، لە شەقلاوە، لە مەسیف، لە هەولێر، لە قۆشتەپە. ئەم تیمانە بەشدارن، ئامادەکارن 24 ساعت لە ئامادە باشیدانە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکیدا پێویست بکات تەداخل بکاتن. هەروەها هەموو خەستەخانەکان و نەخۆشخانەکان و بنکەکانی تەندروستی بە شێوەی 24 ساعتی لە ئامادەدانە. جگە لەوە تیمێکی فڕۆکەوانیشمان حاضر کردووە لە هەولێرە لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ، ئەویش لە ئامادەکاریدا بە شێوەی 24 ساعتەکە ئەگەر شتێک پێویست کرا بۆ ئەوەی تەداخل لە کارەکەدا بکەن. بەڵێ کاماژەم پێکرێ ئێستا هاوین هەواری کانیمارانە لێرە گەشتیاران یاخود زیارەتکاران لە 5 وڵاتی 5 پارێزگای ئێرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. لێرەشەوە لەلایەن تیمەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لە وێزگەی کانیمارانە و پێشوازیان لێکرێت. دیارە ئەمڕۆژ ڕۆژی دووشەمەیە سەرپەرشتیاری ئەم تیمانە کە بەڕێز مەسعود باتێلیە بە خۆی لە نزیکەوە هاتووە بۆ ئەوی بزانێت کە لێرە چۆن پێشوازی لەو زیارەتکارانە ئەکرێت کە لێرەوە بەرەو شاری هەولێر بەڕێ ئەکەون و دواتریش دەچنە ئەو پارێزگانەی کە چلەی ئیمام حوسێنی لێ بەڕێوە ئەچێت.